بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیداری تایبەتی ئەم ڕۆمان قسەکردنە لەسەر باس و بابەتێک کە زمانێکی زیندوی ناو مێژوو دەیگەڕێتەوە. زمانێک کە نزیکەی بە 80 ساڵی ڕابردوو لە ناو مێژوو و لە ناو ڕووداوەکان و گۆڕانکاریەکانی سنووری شارەزور و ناوچەی هەڵەبجە. ئەویش کەسایەتێکی دیاری مێژووی شاری هەڵەبجە بەهێخانی کچی حامی بەگی مەجیبەگی وەسمان پاشای حەمە پاشای جافە کە لە ساڵی 1925 لە گوندی پریسی سنووری پارێزگای هەڵەبجە لەدایک بووە. حامی بەگی جاف ساڵی 1986 لەدایک بوو و 1980 کۆچی دوایی کردووە. ناوبراو کاریگەریەکی دیاری هەبووە لە سنووری هەڵەبجە و هەورامان و شارەزور. لە ساڵی 1925 تاوەکو ساڵی 1933 قایمقامی هەڵەبجە دەبێت. بەشێک لەو دیمەنە شارستانیانەوە لەو تەکنەلۆژیا پێشکەوتوانە بۆ نمونە کاتێک کە ئۆتۆمبیل دادێت لە ساڵانی سیەکان بە دواوەکە ئەو کاتانە لە ساڵی 1930 مەلیک فەیسەڵ یەکەم سەردانی هەڵەبجە دەکا یەکەمین ئۆتۆمبیل دەهێنێتە شاری هەڵەبجە. حامی بەگ کەسایەتیەکی دیار بووە لە ناوچەی هەڵەبجەدا. بێگومان بەشداریەکشی هەبووە لە ئەو کاتانەی شۆڕشەکەی شێخ مەحموودا کە لە ساڵی 1990 دروسە بێت. لە ساڵانی 20 هەروەکو خۆیان دەگێڕنەوە پاڵپشتی شۆڕشی شێخ مەحموود دەکات. هەوڵ دەدەین بۆ گێڕانەوەی ئەم بیرەوەریانە و هەروەها مێژووی شاری هەڵەبجە و ئەو گۆڕانکاریانەی لە ناوچەکەدا و لەو ساڵانەی ڕابردوودا و کاریگەری ئەو سەرکردانەی حکوومەتی عێراقی کە مەلیکەکانی عێراق بوون و سەردانیان بۆ هەڵەبجە کرۆ بۆ کاروباری ئیداری شرۆڤەی ئەم باس و بابەتە لەم دیدارە تایبەتەدا بکەین بە میوانداری بەهێخانی کچی حامی بەگی جاف. بەهێخان ئێمە لە پێشەکی بەرنامەکەدا ناساندنێکمان بۆ تۆ کرد و بۆ ئێوە بنەماڵەی ئێوە. تۆ کە لە ساڵی 1925 لە دەوروبەری هەڵەبجە لەدایک بووی لە دەوروبەری هەڵەبجە لەدایک بوویت، ئایا ئەگەر ئەوەی لە بیرت بێ یا باوکت و باپیرانت گێڕاویانەتەوە شاری هەڵەبجە سەرەتای ئاوەدانیەکەی بەگزادەکانی جاف ئاوەدانیان کردەوە یاخود ئەو سیانزە ماڵەی کە باسەکرێ لە ناوچەکانی ترەوە ڕویان کردوتە هەڵەبجە و ئاوەدانیان کردوتەوە؟ وەڵا بەگزادەکانی جاف ئەوان ئاوانیان کردوتەوە. ئەوان هیچ سیانزە ماڵەکە فەلاح و مەلاح بوون هاتوون بە بناوە، بەڵام ئەمان بە قایم قامەتی و بە ڕەئیس عەشیرەت و بە هینۆ هاتوون. لە ئێرانیشە هاتوون، زۆر بە قورسی و بە گەورەیی هاتوونەتە شارەزور. لە ئێرانەوە لەکوێوە هاتوونەتە؟ لە جوانڕۆوە. بۆچی لەوێ هاتوون؟ لەوێ ژیاون هەمووی تر هینێک بووە شەڕێ لە وەختی خۆی لە شتێک بووە تەوراتێ لە جوانڕۆ، ئەوان لەبەرەوە ئەمانیان جافی مرادی هاتوونەتە ئەمبەر، هاتوونەتە عێراق کوردستان. یعنی ئەمان ئەو جافانن کە ئەڵێ سوڵتان مرادی چوارەمی دەوڵەتی عوسمانی هێناونی بە دیوی عێراقا؟ سەرەتاکان ئەو سیانزە ماڵە لەکوێ هاتوون؟ ناڵێم ئەڵێن لە قەڵاچوالان و ئەوانەوە هاتوون. ئەوەی کە باس ئەکرێت ساڵەکانی ئێوە هیچتان لەبیر نییە ساڵی چەند بۆ هەڵەبجەیان ئاوەدان کردوێتەوە؟ من بیرم نایەت، خۆم بیرم نایە، بەڵام من بیرمێت زۆر مناڵ بووم، کارەبایەک دینەمۆ بووە بزانم باوکم هێنابوویە هەڵەبجە پارچێ ئەرازی لە بەینی قەیسەریەکەی حامی بەگ و ماڵەکانی ترا بوو، پارچە ئەرازیشان پێ و هەتا نۆ ئەرازیەکە پارچەی ئەرز بوو، دارێکی درێژ دانرا بوو، گڵۆپێکی پێوە بوو، وتیان ئەمە یەک گڵۆپی پێوە بوو چونکە دینەمۆیە بوو هەر لەو مەنتیقا دانرا بوو. ئەو وەختەش تیاترۆ ژنێکیان هێنا بوو ڕەقسیە کرشەو. ساڵی چەند بوو بیرت نایە؟ هەر ڕەنگە 33 بوو بێ. ناوی لەتیفەیش بوو، لەتیفە هینەکە ئەو ژنە. من گوێم لێ ئەوە گینا من نەمدیوە، خەڵقە چوون سێریان کردووە شەو و هینیان کردووە. ئەی دوایەوە کارەبای هێنایە هەڵەبجە، مەکینەی بەلۆعە و ئاوی هێنایە ئەوێ. ساڵی چەند کارەباتۆتە هەڵەبجە؟ ساڵی چەند کارەباتۆتە هەڵەبجە؟ بەخوا لام وایە هەر 34 و ئەوانە بوو، 33 و 34. ئەو دیمەنانەی شاری هەڵەبجە کە لە ڕابردووە لە سەردەمی مناڵێتی تووە هەبوو، زیاتر ئەوانە کامانە بوون لە شوێنە گشتیەکان، مزگەوتەکان،
ئەو شوێنانەی کە ئێستا هەندێکیان ماونەتەوەکو معالیمی شاری هەڵەبجە. جێگە سەیرانگەشتمان هەمووی بەو دیمەنانی کە لە منتیقی هەڵەبجاوی کە ماوەتەوە و لەو سەردەمانە هەر بوونیانە بوو هەتا ئەم لەحزەیەش ماوەتەوە. ماوەی باخی میر نەماشکر گوڵان بوو گوڵان ئەوە زۆر منتیقەیەکی جوان بوو جێگە تایارە مەشهور بوو باخی مەحموود یاروەیسە بوو ئەوە هین کوێی بزانم ئەمانە هەموو مزگەوتەکان مزگەوتی پاشا بوو مزگەوتی جامیعە بوو مزگەوتی تەکیە بوو بەڵام مزگەوتی من فامم کردۆ مزگەوتی خانم هەر دووسێ لەتە دیوار مابوو هیچ نەمابوو ئەیان و مزگەوتی خانم نیشەمون کوا ئەم مزگەوتان و کۆن ئەمە ڕووخاوە. بەڵێ ئەو کاتانەی کە لە هەڵەبجا قوتابخانە دروستەکرێت و قوتابخانە دێتە هەڵەبجە ئایا تۆ بووی بە خوێندکار بە تایبەتی لە سەرەتای ساڵانی سیەکان؟ من لە چوو مەکتەبی کچان نەبوو هەر من نا شەمسە بوو خوشکێکی ترم بوو بە ڕەحمە و بێ شەمسەخانی کچی ئەحمەد موختار جافر شەمسەخان ئەوە ڕەفیقیش بووین و ئامۆزاش بوون و لە منیش گەورەتر بوو پێ 6 ساڵ بەڵام زۆر ڕەفیق بووین زۆر قسەمان یەکێ بوو ئەفکارمان یەکێ بوو ئەوە چووینە مەکتەبی کوڕان ساڵێک لە کوڕان ماینەوە کچانیان بۆ کردینەوە. ساڵی چەند بوو کچانیان کردەوە؟ داڵێم 32 و ئەوانە بوو. ئەوەڵدار مەکتەبیان کردەوە لە خانووی کاکە حەمەی غەفور بوو خانوویەکی لە ناو شارە لە خوارۆ دوو ژوور بوو ژوورێک و ژێرخانێکیش بەسەر دەرگایە کۆ بوو ماڵێکی بەسیتی هینی ئەمانە لەوێ بووین هەتا سەنفی یەکمان بوو بە سەنفی دوو بوو بە سەنفی سێ اینجا بۆ ساڵی دوایی ماڵی ئەو ڕەحمانە فەنی هەبوو ئەویش هەر بەو بەری ماڵی کاکە حەمەی غەفورە بوو بینایەکی ڕێک و پێک و چوار پێنج ژوور و ساڵۆنێک و حەوشەی گەورە ئەویان بۆ کردین بە مەکتەب چووینە ئەوێ 35 ئێمە کە ئەحمە موختار کوژرا 35 ئێمە لەو خانووە بۆ مەکتەبەکەمان اینجا دوای ئەوە ئەو مەکتەبە منی تیا بیرم چووینە سەراکۆنەکە سەراکۆنەکە مەشهورە لە هەڵەبجە ئەو مەکتەبەیش چووینە سەراکۆنەکە ئەوە حکومی بوو ئەمانی تر کرێ ئەورا کە تایە بووین چووینە ئەوێ ئەویش تۆزێ شکڵی مابوو حەوشەی گەورەی هەبوو سەراکۆنەکە ئیتر لام وایە من سنفی 4 و 5 لەوێ بوو وابزانم لەو پێشی ساڵانی چلەکان پێشی ساڵانی چل گەورە بووم ژنێکی تەواو بووم جلی وازم لە مەکتەب هێنا بوو جلی کوردی بەگزانم لەبەر کردم و ئیتر هینم نەبوو بەڵام هەر لە ماڵەوە خەریکی خوێندن و نووسین و شتیوا بوو. ئەو کاتانە بێگومان ماڵی باپیرانی تۆ بڵێن باپیری بڵێن کە ئێوەنەوەی ئەوان ماڵی وەسمان پاشای جاف و ئەوانە دەسەڵاتدار بوون لە هەڵەبجا دەسەڵاتدار بوون ئەو بیرەوەریانەوە ئەو معالیمە گرنگانە چی بوو کە لەسەر دەسەڵاتی ئەوان لە هەڵەبجا باوکت بۆ ئێوەی گێڕاوەیە دواتر ئێوەتان من باوک نەیگەڕاوە تۆ ئێمە ئەو وەختی خۆی قەیم معلوم نە تەلەڤیزیۆن بۆ نە ڕادیۆ دانیشتوین لە گوێ ئاگرتانە بە شەو دانیشتون خۆمانگە و دایکم و ئەو ژنانێکە لە دەورمان بوون ئەمە دانیشتون باسی کۆنیان گەڕاوە تۆ چۆن شەڕ بۆ و خانمی وەسمان پاشا چۆن شووی کردۆ بە وەسمان پاشا لە ئێران و هاتووە و دەسەڵاتی چی بووە لە هەڵەبجا و چۆن هەموو جارێک چووە بۆ بازار کە ئەوسا ژن نەچۆتە بازار ئەو ڕۆیشتۆ عەبایش نەبووە لە نهائیەن لە هەڵەبجا عەبا نەبووە هەر بە توێی سەرپۆش و 6 ژن و پیا و لە دوای ڕۆیشتون و چۆ بۆ قەیسەری وەسمان پاشایش ئەویش وەسمان پاشا دروستی کردووە ئەویش زۆر مهم بووە بەڵام تاریک بوو وەکو تاریکە بازارەکانی کرماشان و سنە بەڵام قەیسەری حامی بەکر ڕوونا کسێ دەرگای گەورەی تیا بوو ڕێک و پێک و لەسەر تەرسی تازەکرا بوو لەسەری قەیسەرێکی حامی بەگیشۆ چایخانەیە هەبوو چایخانەیە سەعگۆچانیان پێوت ئیتر خانمیش زۆر تەبیعی عەزەمەت بووە و مێجۆرسۆن ئەو کاتەی ئەو چیرۆکەی مێجەرسۆن باسەکرێت چەند مانگێ لە ماڵی پاشا بووە
یعنی ڕاستیەکەی لە زمانی ئێوە خۆتانەوە کە ئەیزانن چۆن بوو یعنی مانەوەی وە دوایی دەرکەوتنی کە ئەمە کابراایکی ئینگلیز واتە دوایی هاتووە ئەم ئەوەڵدار ناوی وتێتی ناوم خۆڵام حسەینە بە فارسیان زانیوە هین پێی وتووە خانم دەرس بڵێ بە ئەحمە بەگ و تایر بەک دەرسیان پێ بڵێ مناڵ بوون مناڵی وان نەبوون ینی ئەقلیان بووە کە دەرسی پێ و ئینگلیزی پێوتون یا شتێکی پێوتون لە هینێ هەر دەرسی پێوتون لەوە زمانی خەڵەتاوە لە باتی بڵێ یەسونۆی ئینگلیزی بە فارسی بە فەڕەنسی بێڵێ بە ئینگلیزی وتوێتی تاربە گرتوێتی وتێتی ئەشویلا ناڕۆی ڕاست پێ مەڵەی تۆچیت تۆ یا ئینگلیزی یا فەڕەنسیت ناڕۆی لەم ماڵی یا ئەو کوژم یا ڕاستم پێڵێ ئیتر ڕاست پێڵێ وەڵا من بەم مهمەیە هاتوومەتە کوردستان و هاتوومەتە ئێران و هابنی ئینگلیزم و ناوم مێجۆرسۆنە و ئیتر ئاوا و هەموو شتێکی بۆ دەرەخاو ئیتر قەورێکی زۆری لە ماڵی پاشا ئەبێ و جێی خاڵی هەیە و تە ڕسمی زۆرە لەگەڵ خانما دانیشتووە هەتا لە قەبی خان بەهادەرخان ئینگلیز دای بە خانم مەدالیایەکی گەورە بوو بە زنجیرۆ کردویانەتە ملی خانم هەتا ئەم ئاخریش ماوە وابزانم ناحەزان بە دزیوە لایەن داگیر کردوون بەڵێ ئیتر ئەو کاتە بێگومان کە مێجەرسۆن لە ماڵی پاشا بێ ئایا یعنی توانی کارێکی وا خراپی کرد کە بێ بە مەترسی تایر بەک دوای هەڕەشەی لێ ئەکرد یاخود هەر ئیسفادانێک و فێری خوێنەواری وڵا فێری خوێنەواری بوون ڕێک و پێک ویستیان بڕوات هەڕەشەی لێکرا بوو لە لای شێ مەحمووە بزانم خانم بە تەریقەیە ڕەوانەی کرد ناردیۆ کەس پێی نەزانی بە سەلامەت گەیشتەهین گەیشتۆ لەندەن جا ژنەکەی 6 مانگە بێ شووەکە بە مێجۆرسۆن کە مێجۆرسۆن ئەم مهمەیە ئەنێ بێ بۆ کوردستان خەلیکە بێ شێتە بێ ئاخری جوابی بۆ ئەنێرێ ئەڵێ بێت بە هەر تەریقەیە بێ ژنە ئەگاتە هەڵەبجە پێڵێن مەڕۆ ئەمانە وەحشین خەڵکە کوژن پیاو ئەکوژن ژن ئەکوژن ئەقلیان وایەوە ئەمانەیە ژنە ئەڵێ بەخوا هەنە ڕۆم ئەبێ بڕۆم بزانم ئەم هاوسەرم چی داهاتووە وەڵایەتە کەیەتە هەڵەبجە ئەڕوانێ مەدەنیەت ئەدڕوانێ عشایرێکی مسەقف ئیستیقبالی ئەکەن ئەمە نەیلا خۆشە بێ ئەڵێ بۆ خاتری خوا من زۆر بەغەڵەت ئەمەم بیست بوو ئەمە جاف ئەمەیە ئیتر خانم جلی کوردی ئەواتێ و هەدیەی باشی ئەوەنێ و ئەبێنێتۆ 6 مانگ لە هەڵەبجە لەگەڵ مێجۆرسۆنە اینجا ئیتر ڕەوانایانەکە خانم ڕەوانایانەکە و ژنەکە زووتر ئەندەرنۆ بە جەرسۆنیش ئەڕواتەوە هەتا ئەم هەشتا هەفتان ئاخری هەفتاکانی شو ئەبزانم جلەکانی خانم هەر ماوە لە ماڵی مێجۆرسۆنە لای ژنەکەی خزمێکی ئێمە ئەڕوانێ کردوێتی بە بەری ئەو هینانە نیە لە مەغزەنە گەورەکانە جلیانەکەن بەبەرە ئەم جلانەی خانم پیا کراوە لەسەری نووسراوە ئەمە جلی بەگزایی جافی هەڵەبجەیە بەڵێ تۆ باسی شتێکی گرنگت کرد کەوتە کاتۆتە ئەوێ دیمەنێکی شارستانی و پێشکەوتی بینیوە ئەم دیمەنە بۆ زیندوێتی جاف و بەگزاوەکانی جاف ئەگەڕێتەوە یاخود هەر مانتیقەکە بۆ خۆی پێشکەوتوو بووە وەڵا هەر بۆ ئەوانە گەڕێتەوە ئیسە مەدەنیەت ئەگەر خانم و کوڕی خانم و میوانی خانم و ئەمانە هینیانە کرد بەکەی فەقیر و هەژاری ئەوێ زانیوانە مەدەنیەت چییە ئەوان دوایەوە شعر و ئیتر خۆ ئەزانن شعر و شانامەی هەڵەبجە و چه شاعرێکی مهمنیش لە هەڵەبجە بەڵێ بێگومان تۆ هەردوو کوڕەکەی وەسمان پاشای جاف ئەحمەد موختار بەگی جاف و تایر بەگی جاف هەردووکیان شاعیر بوون و تاوەکو دوای تەمەنی باوکیان ئەمێن تۆ هیچ هاوچەرخ و عەسری ئەوان بوویت بینیوتن من نەمدیون ئەحمە بەگم دیوە لەم ئەحوەڵام تایر بەگم نەدیوە لەکوێ بەرچاوت کە و عیزە بەگیشی هەبوو ئاخر 3 کوڕ بوو ئەحمەد بەگ لە چ کاتێکە ئەبینی زیاتر ئەحمەد بەگ بە چیەوە خەریک بوو ئەحمە بەگ بە شعر و ئیتر ئەتا بیر نییە تووتنیان کرد بوو تووتنی سامسۆنیان پێوە لە پشتی ماڵی عەلی بەگ لە بەردەمی ڕێ عەبابێلێوە خۆی ئەڕۆی لە ناو کچانی جوان ئەچوون شریتیان لێ ئەوا و شریت لیان بوو ئەوە من لەوێ کە ڕەتێ دیومە ئەحمە بەگ ئەگینا ئەوە نەبوو خۆ ئێمە بڵێن بچین ئەحمە بەگ ببینی و تایر بەگمان هەر نەدیوە
ئەو 1970 ئەمری خوای کردەوە بزانم. ئیتر ئەحمەوبەگیش خەریکی شعر و سیاسەتیش بووە. ماوەیەکی نوێنەری کوردی ناوچەکە بووە لە حکوومەتی عێراقی. ئەویش و تایربەگیش و عیزەبەگ و هەر سێ کوڕەکەی وەسوان پاشا و باوکیشم هەموو بوون بە نوێنەر لە بەڵێ تۆ لە قسەکانە باسی شێخ مەحموود کرد. ساڵی 1990 شۆڕشی شێخ مەحموود دروستە بێ. ئەو کاتانەش باوکی تۆ یعنی هێشتا نەبووە بە قایمقامی هەڵەبجە کە لە دەوری 20 ئەوانە شۆڕشەکە نزیکە بێتەوە لەم ناوچانە. ئایا ئێوە باوکی تۆ هیچ پشتگیریەکی لەم شۆڕشا کرد؟ کردوێتی وابزانم. ئەی پەیوەندی لەگەڵ ئینگلیزەکان چۆن بۆ لەو کاتانە کە بەشێکی پەیوەندی نەبووە باوکم. ئینگلیز حەبسیشی کردووە لە کەرکووک باوکم حەبس کراوە چەندێک هەتا بەدزی ساڵی چەند؟ ساڵی چەند؟ نازانم بەخوات لە مایە هەر بیسەکان بوو بێ و 1920 بووە. چونکە ژنێکی باشی ناسراو چۆ بۆ سجن هەموو جارێ بۆ حەبسخانە خواردن وشتی بۆ برە بۆ باوکم پێی وتۆ تۆ شتێکم بۆ پەیاکە دیوار کونکە بۆی بردووە شەو وردە وردە دیواری سجنەکە و ژوورەکەی کون کردووە و شەو لە ناوێت دەرچووە پێم بە پێی پەتی باوکم ڕای کردووە. سجنی ئینگلیزەکان بووە؟ سجنی ئینگلیزەکان بووە؟ سجنی ئینگلیز بووە. ڕەسەن ڕاکەی بەسەر ئەم هەموو چەم و دۆڵ و شاخ و کۆسپای و شتانە هەتا ئەگەیتە بیارە. بەڵێ بەڵام ئەو کاتانە بێگومان بەشێکی شۆڕشەکەی شێخ مەحموود ژایەتیکردنی ئینگلیزەکانیش بوو. ئەوەی کە باسەکرێ زۆرجار لە ناو نووسینەکانەوە قسە ئەکرێ بەشێک باسەکرێت کە حامی بەگی جافیش بۆ خۆی پشگیری لە ئینگلیزەکان کردووە لە ناوچەکە. نایکردە چونکە من خەڵک وایە وتەوسا بەڵام خوا ئاگای لێبێت دکتۆر پرۆفیسۆر کەمال مەسەر چەند ساڵێ لە لەندەن بوو ئەوە تەقریبەن هێشتا ئەوان هیلاک نەبوو بوو لەگەڵ منە علاقەشتمان زۆر بوو داوەت مەکرد و خۆیش دەکەی وتی کورە فڵانە کەس من ئێمە وەسایقی کوردستان و عێراق وا لەو مەکتەبایەکی گەورەی مەشهورەیە لە لەندەن ئێمە ئیشمان بۆ ئەو هاتوون ئەوە ئەشوەر ئیسە بۆمان دەرکەوتۆ کە حامیبەک لەگەڵ شۆڕشی شێ مەحمووا بووە. واتە هەموو ئەو نووسینانەوە و توێژینەوانە کە باسی بۆنە بەگزاکانی منتیقەی هەڵەبجە و پەیوەندی لەگەڵ ئینگلیزاکەن بە تایبەتی حامی بەگی جاف ئەمانە تۆ لە زمانی کەس زمانێکی زیندوی مێژووە کە کچی ئەوی تەیگێڕیتەوە یعنی ئەم شتانە وانی ئەم زانیاریانە با وایە هەمووی ئەو پەیوەندی لەگەڵ ئینگلیزەکانە بووە کێ ئەکە بڵێن باوکت نا ئەو کاتانە تۆ باسی بۆن ئێمە باسی شاعیری کوڕی وەسمان پاشا ئەحمەد موختارمان کرد ئەو کاتانە بین ساڵی 1934 بۆ 1935 لە منتیقەی هەڵەبجە لە ڕووداوێکی نادیارە ئەکوژرێ ئەوە چۆن بوو ڕووداوی کوشتنی ئەحمەد موختار؟ ئەمە جارێ من ئەو وەختە نەمەزانی کە ئەحمەوبەک بە چ نیازێ چۆتە دەرەوە خەڵک ئەیانوت ئەو سالە منتیقەیان و قەرزارێکی زۆری حکوومەتە بەگیری هێناوە نیەتی پارەکەی باتۆ ڕای کردووە هەتا لە تەعزیەکەشە ژنان گریاون و توانە دەوری ماڵەکە ئەحمە خەتخەتە و کەی بەگزایی جابوون بە چەتە بەڵام ئەوسا کەلیمەی پێشوەرگە نەبووە چەتەیان و تۆ بەمانێ کە چوونەتە دەرۆ هەتا زۆر کە ئیتر ئەحمەبەک چۆ دەرۆ شەوێکێتۆ ئەو وەختە ئەو مراوبەگە قایمقامی هەڵەبجە بووە مراوبەک یێتۆ بۆ شەو بەدزیوەیەتۆ بۆ ماڵ و مناڵی ببینێ و ئەوانە هەڵەبجەیش بچووکە خەڵک پۆلیس و مۆلیس و جاس و زۆرە بەو ناوە خەبەری لێ ئەوەن ڕێگەی پێ ئەگرێت کە ئەپەڕێتەوە بگەڵ بڕاتەوە ئەچێتە سەر ئاوەکەی سیروان هەتا هینەکانیش معلوم بوون پۆلیسەکان تەقەی لەکەن لەوێی کوژن. بەڵێ بەڵام ئەو کاتانە بۆ ئەو کاتانە تۆ باس لەوە کرێت کە باوکی تۆ 1924 بۆ 1933 قایمقامی هەڵەبجە بوو ئەمیژە 33 و 34 ئاکوژرێ 35 ئەکوژرێ ئەو کاتانە باوکت قایمقامی هەڵەبجە نەبووە هەر لە ماڵەوە دانیشت یعنی هیچ دەستێکی ناوخۆیە لە بنەماڵە هەتیتە ئەمبیسۆ هەمووی درۆیە دەستی قەتعیەن نەبووە لەوە قەتعیەن ئەمە چونکە سیاسەت بووتیان هەڵ ئەتێ خەریکە شۆڕشەکە ئەمانە حکوومەت داردی کوشتی
ئەو کاتانە ئەوەی کە وەکو تۆڵی پێشمەرگە چەتەی ئەو کاتە کەوتراوێ پێشمەرگە بە بێگومان ئەو کاتەش دەسەڵاتی مەلەکی بوو لە عێراقا وە لە ناوچەکە ئای ئەحمەد موختار ینی وەکو جۆرێک لە یاخی بوون چوو بۆ دەرەوە بۆ ئەوەی کە بەرامبەری ئەو دەسەڵاتی کە لەو کاتانە بۆ ئەوە چوو بۆ دەرەوە ئیتریان و ڕۆیوە سەورە بکاو ڕۆیەوە ئەوە چوو بە دەرەوە و هەڵقی زۆر کەوتە شوێنی گەنجان هەتا پێ6 پیاوی ماڵی باوکیشم چوون کەوتنە شوێنی زیاتر یعنی بە بۆچوونی ئێوە کە ئێوە پێتان خۆش نەبووە بەگزایی جااف باسی ئەوە بکرێت کە بۆ نە بە چەتە ناوی بەرەوەکو خۆت باسەکەی لە پرسەکەی ئاوتراوە ئایا کاریگەری ئەوە نەبووە کە تۆڵی خەڵکیی زۆر لەگەڵیان ڕۆیشت و حکوومەت ترسی لێ نیشت و لە ڕێگەی پۆلیسەوە شتوانە ئەرەوەڵا حکوومەت زانیان کە هاتوۆتۆ و خەڵکی کەوتۆتە شوێن و ئەمانە ئەترسان ئەو وەختە کە شتێ بکات هەر ترساوە حکوومەت بە حیاتیدا هەموو کەسێ دادیوانە کوشتیانەوە هەتا کاغەزێک کە دووسێ بۆ کاکەمە لەسەر هێشتا نەمردووە بۆ باوکم ئێمە باوکمانەوە کاکە ئەڵێ زوو دکتۆرم بگەێنە لە زۆر هیلاکم وا برینارم کاغەزەکە ناگاتە کاکەم دکتۆری سوارەکە و بینێرە دکتۆر جۆرج بوو ئەو وەختە بیرمێ دکتۆرەکە ناگاتە ئەوێ ئەو ئەمری خواکە ئیتر چۆن ئەنێرەی کوژێ مامەی بووە ئەمە ناحەز ئەمایان دروست کرد وەلحال شتەکە قوڵە ئەبێ ئینسان ئەسڵەکەی نەڵێکە کێ بووە و کێ نەبووە خەبەرەکەی شیاوە بەڵێ بەڵام زۆر جار ئەوەی کە توێژەرێکە یاوی مێژوو ئەنووسێتەوە بەشێکیوانی قسەیان لەسەر ئەوکە یا قسەی باوی بەشێکی زۆری ناو بنەماڵەکانی بەگزاوەکانی جافیشە لە مەنتیقەکە بازە و ڕووداوانە ئەکەن على كل ئەوەی ئەمەی کە ئیسە خەڵق واتێگەی بوو وانە ئەمە ئەسڵەکەیەتی کە منەیڵێ بەڵێ ئەو باسی قایمقامان کرد قایمقامەکانی هەڵەبجە بە دوای یەکە بێگومان کۆمەڵێک قایمقام بووە لە هەڵەبجە لە وەسمان پاشاوە دوای خانمی وەسمان پاشا و تایەربەگی جاف و ئەحمەد موختار و دوای ئەحمەد موختار باوکی ئێوەیە باوکی ڕەحمەتی ئێوە بەڵێ من ناوبڕێ وەرەکەم دوای ناوبڕەکە دێمەوە لات بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە بەهێخان بەر لە ناوبڕەکە پرسیاری قایمقامەکانم کرد باوکی تۆ کە لە نزیکەی ماوەی بە 8-9 ساڵ قایمقامی هەڵەبجە ئەبێ توانی چی بکا بۆ ئەو شارە تۆ پێشتر باسی ئەوەت کرد کە پێشکەوتنێک لە شاری هەڵەبجە هەبە و سەردەمەی بە تایبەتی مێجەرسۆن لەوێ ئەبێ و هەروەها سەرەتای بیستەکان باوکی تۆ توانی چی ئینجازێک بۆ شاری هەڵەبجە بێنێ ئەو مەکتەبی کردووە و مەکتەبی کوڕانە و کچانە و جادە و بینای قایمقامێت و ئەمانەی هەمووی دروست کردووە و ئیتر چی بکە ئەو قەیسەریەی کردووە لە هەڵەبجا و ئیتر چی نازانم وەڵای ساڵی تقریبا ساڵای نزیکی سیەکان یەکەم مەلیکی عێراق مەلیک فەیسەڵە دێت سەردانی هەڵەبجە ئەکات لە سەردەمی دەسەڵات و ئیدارەی باوکی ئێوایە ئەو کاتانە چۆن باسی ئەو ڕووداوایانە گێڕاوە کە ڕووداوێکی گرنگ بوو مەلیک دێت لە ئیدارەی ناوچەکە ئەپرسێتەوە و باوکی چۆن پێشوازیان لە فەیسەڵ کردو پێشوازی کراوە هەموو پیاوی ناودادا شێعەلادینیش بەڕەحمە بێ هەموو چوون بە پیری مەلیک فەیسەڵەوە و ئیتر جادە فەلاحەکان هەر لە عەربەتە ئەو وەختە لە خورماڵەوە ئۆتۆمبیل هاتووە زەڵم و مەڵم نەبووە فەلاح جادەی ڕێک کردووە بێڵ و خاکەناس بە دەستیان و جادەیان ساف کردەوە ئۆتۆمبیلی مەلیک تێپەڕێ و بێت تا عەنەب ئیتر لە عەنەب بۆ فەرشدا ئەخرێ هەتاکو بەردەرگای ماڵی باوکم تا ئۆتۆمبیلی مەلیک هەموو لەوێدا بەزێ و ئیتر چنە ماڵە و هەتا بیرمێت ماڵێک بە تەنیشتی ماڵی باوکم و هەر خاوەنی خۆمان بوو ئەوە چۆڵ و هۆڵ کەسی تیانە بوو هەمووی چاکرا بۆ نانوچێش لەوێ ئەکرا لە ناو ماڵانە ئەکرا هەموو خواردن لەوێ ئەکرا و چێشکەریشیان لە بەغاوە هێنابوو بەڵێ ئەو کاتانە جگە لە باوکی تۆ کە قایمقامی هەڵەبجەوە ناودارانی جاف لە ماڵی مامەت و ئەوان چیتر یعنی ماوەتەوە لەو کەسانێک کە پێشوازی فەیسەڵیان کردووە ئەو وەختە زۆر بوون ئەوە ئەحمەدار بووە تایربەک ئەو وەختە نەماوە چونکە من تایربەک بیرم نایە تایربەک ئەمری خوای کردووە
عیزە بەگ بە و ئەحمە بەگ بە و ئەحمە بەگی حەمە ساڵع بەگ و حەسەن بەگی جاف و عەلی بەگی ئەحمە بەگی ڕیشێن و داو بەگی حەمە سەعی بەگ و ئیتر شیعەلادینی بیارە و ئەم پیاوە ناو بەگەکانی هەورامان و زافر سڵتان و ئەمانە هەموو ناودارانی کورد لەوێ بوون و هاتون بە پیری مەلیک فەیسەڵەوە بۆ بەخێراتنی. ئەحمە و بە کەسایەتێکی ڕۆشنبیر بۆ ئەحمەد موختارجان ئەو کاتانە ئەو هیچ بیرەوەریەک تۆ بیرت بێ باسکرابێ لەگەڵ فەیسەڵا هەیەی کە هاتووە بۆ هەڵەبجە کە قسەی لەگەڵ کرد بێ و ئەبێت بەڵێ نازانم خۆ من مناڵ بووم نەچوو بەتە پێشەوە بزانم چی لەگەڵاوتووە ئەوەی کە باسەکەی نعی فەیسەڵی نەبینیوە هیچ با ئەی هەموو کەس دیوێتی فەیسەڵ لەگەڵ یا بوون و چوون بۆ لای و ئەو ڕۆژە شەوێک وا بزانم ماوەتەوە لە هەڵەبجەوی تر بەیانی زوو ڕۆیوەتەوە بۆ سلێمانی و ئەوانە تەنها بەکاری ئیداری هاتووە بۆ بەڵێ دوای ئەوەی کە فەیسەڵی ئایا لە مەلیکەکانی عێراق فەیسەڵی دووەمەیە مەلیک غازیە وەسی عەبدولئیلاه دوای ئەوە لە عێراقین بووە ئایا ئەمانەش سەردانی هەڵەبجەیان کردووە لە ناوچەکاتەوە بیرت بێ کێ بۆ منە فەیسەڵی دووەم فەیسەڵی دووەم هاتۆ وەسی هاتۆ بەخوا نایەتە خاڵم غازی هاتبێ مەلیک غازی ڕەحمەتی فەیسەڵی بڵێن فەیسەڵی دووەمی شەرۆک و فەیسەڵیەکی فەیسەڵی یەک بۆ کاروباری ئیداری هاتووە ئاویش ئەوە ئێمە لە بەغاوینە وەختە 54 و ئەوانە هەر ئاگامان لە وەزعی هەڵەبجە نەبوو لە بەغا بووین وتیان مەلیک فەیسەڵی دووەم چۆ بۆ هەڵەبجە و ئەمەی بۆ کراوە و بەڵێ ئەو کاتانەی کە باوکت قایمقامی هەڵەبجە بێ دوایی نقلەکرێ ڕوا بۆ چەمچەماڵ نەقلی چەمچەماڵ و ساڵی 1934 بەڵێ 33 نەقلی ئەوێ بوو ئیتر 34 و ئەوانە نەقلی ڕانیە بێ ئیستیقالەیە کاویەتەوە هاتەوە هەڵەبجە ئیتر ئەو لە هەڵەبجە بووت ئەو ساڵانەی کە نوێنەری کوردە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەخابێ نوێنەرایەتی ناوچەکە ئەکات لە دوای ئەوەی کە قایمقامە بێت تەفەڕوخەکە بۆ ئەوەیە ساڵی چەند بوو ڕۆشت کەی کە نوێنەر بووە ئەندامی ئەوەی کە ئێستا پێڵەن پەرلەمانتار و ئەندامی پەرلەمان و ئەنجومەنی نوێنەران ئیترەوە 35 ئەوانە لە دوای ئەوەی کە بڵێن لە دوای چەمچەماڵ ئایا نانێرێ بۆ هیچ شوێنێکی تر و نەیکا نا بۆ ڕانیان نای کرد ئیستیقالەی کرد ئیستیقالەکان قوبوڵ کرد دوای ئەوە چووە بەغدا چوە بۆ بەغا ئیتر لەوێ بوو بە نایب بوو ماڵی مۆقەتیان لە بەغادا ناو هەر ئەمیش نەبوو لە عینی وەختە ئەو قایمقام و هی نایب بوو ئەحمە بەگی حەمە ساڵع بەگ بوو بە نایب عیزە وەک هەر جاف 3 نایبمان هەبووە ئەو وەختە منتیقەی هەڵەبجە 5 سلێمانی 5 نایبی هەبووە قسە لەسەرەوە کرێت تۆ پێت خۆشە لای ئۆتۆمبیل باوکی تۆ یەکەم ئۆتۆمبیلیە ناوەتە هەڵەوەڵاو معلومە ساڵی چەند بوو هەر 32 ئەوانە بووە بزانم چونکە ئێمە مناڵ بووین ئەقڵمان پێی نایشکە بەڵێ بەڵام ئەو کاتانە ئەبینین لە مانتیقەی هەڵەبجە و ئەوانە کە زیاتر فەلاح و یا جوتیارەکان جۆرێک لە بوشانەوە بە خۆیانەوە ئەبینن ئایا لە کێشەی مڵک و ماڵ و تاپ و ئەوانە باوکی ئێوە حامی بەگی جاف هیچ کێشە و گرفتی لەگەڵ خەڵکی ناوچەکە نەبوو وەڵڵا خۆ من ئەمەی هەرەڵێم هەرچی پێی بڵێ زڵم و زۆرە بەگزاوە لە فەلاحیان نەکردووە هەر وەکو مناڵی خۆیان سێرە لە ناو ماڵە لەگەڵمانە دانیشتن کە ئەهات من لە بەرچاومە ئەهاتن فەلاحەکان تووتنیان نەهێنا لەبەر خۆرەکە دانیشتن لەبەر مەیانەکە و قاپی گەورەی ماڵی باوکم دانیشتن هەتا وەختی فاسی چوتنەکەیانە یا زەخیرە چەڵتوک و گەنم و لۆکە و ئیتر و گوش و ئەنواع و ئەشکاڵ زەخیرایان ئەهێنا و چی لە خۆیان بمایەتەوەیان هێنا بۆ ساحب مەڵک خۆیان زیاتر و گورزی خۆیان لێ ئەگەر ئینجایان هێنا بووین محاسەبە نەکرات وەکو ئەو لای ماڵوا بوون بەڵێ ئەوەی کە زۆر جار باس لەوە ئەکرێکە بۆ نوێ لەگەڵ بەگزایی ناوچەکانی ترا کێشە و گرفتە بۆ نەوانەی منتیقەی خورماڵ و ئەو ناوە یاخود منتیقەی ئەوەی کە باسەکرێ هەندێک لە گوندەکانی نزیکی تانجەرە و ئەوانە ئایا لەگەڵ ئەوانە هیچ کێشە و گرفتێکی نەبوو ئێمە لایەن بوو بەگزایی هەڵەبجە منتیقەی خورماڵ هیچ جافی هەر فەرقی چیە خورماڵی سەر ئێمە بوو داوەڵە بەڵێ
لەو ئینجازانەی کە باسکرا دەکوترێت کە کارگەی گەچ و ئەو ناوە هەبووە لە منتیقەی هەڵەبجە بە تایبەتی ناوچەی بامۆک شتیوا هەیە لە سەردەمی باوکتانە چی بووە؟ گەچ گەچ دوێنە و پێرە لەگەڵ شخصێکا و بەحسەبانە کرد گەچیش بووە و لە منتیقەی باوەکەچێکی شەر گەچ دەرهاتووە و کێ لە هینیش گەڵە سپیش لە بامۆک لە سەردەمی ئەمە یعنی ئەکرێ ئەمە تۆ گێڕیتەوە بۆ یعنی لە سەردەمی ئیدارەی باوکتا بووە وەختە لام ئاخرێشە ئەویش قایم قام نەبوو ئەمانە هەر بوو. بەڵێ تۆ باسی ئەوەت کردکەوتە من چوومەتە خوێندن و یەکەم کچ بووم چوومەتە قوتابخانەی کچان دوایی کە کوڕاندان و دوای کچان کراوەتەوە ئایا ئەم خوێنەواری هیچ ڕنگدانە و کاریگەری لە ژیانی تۆ هەبوو فێری خوێندنەوەی کردی؟ زۆر باش. چۆن؟ من سنفی سێی ئیبتیدایی خۆم لە ئەوەڵۆ هەر حەزم لە نووسین و شت کردووە دەچوو بوومە مەکتەب قەڵم و کاغەزم بەدەست و ئەلفوبێ مەنووسی حروفی ئینگلیزی مەنووسی براکانم فێریانە کردم کە چوومە سنفی سێ منتەزەم بەقە و مامۆساکەمان شتمەزانی ئیتر مامۆساکەی زۆری خۆشەویستم ئەی ناردم خۆی دانیش تازە شووی کردبوو هەر یەک مامۆسایشمان بوو کورد و خەڵقی هەولێر بوو وابزانم و مێردەکەی خەڵقی سلێمانی بوو ئەوە ئەی ناردم ئەیو ئابەهێ بڕۆ دەرس بڵێ بە سنفی یەک و دوو منیش ئەم حەزە کرد وەکو مامۆسا ڕاستەیەکمە گر بە دەست و ئەچوومە سەریان و ئەوە بکەن و هەموو شتێکم فێرەکردن نەمەهێز جوڵە بکەن قوربەسەرانە هینمەکردن نەمەهێز بجوڵێنەوە کە ئیسە مەمنوعە نابێ هیچ بە تەلەبە بوترێ ئیتر دوای ئەوە 4 و 5 و ئەوانەیشم زۆر باش هەر یەکەمیش بوو هەموو ساڵێ یەکەم بوو مامۆساکانیش هەموو خۆشیانەویستم هەتا ئاخر مامۆسام خوشکی مەرحوم مامۆسا برایم ئەحمە بوو نەعیمە خان لە هەڵەبجە دەرسێوتەوە لە هەڵەبجە مامۆسا بوو هاو بۆ هەڵەبجە ئەوە هەر ڕزی کردین لە حەوشە و دەرکەوتوەی سەعاتەن هەر بەو هینە بووین بە ڕەفیق قەرزوکمان ئیتر هەتا ئاخریش کە منی شات بە دەرەوە و ئیتر بووم بە کچێکی تەواو و جلی کوردیم لەبەر کرد و حەزم لە حیاتی بەگزایەتی و ئەمانە کرد ئەو هەر مامۆسا بوو ئیتر نەمهێشت ژوورێکی گرت بوو بەکرێ وتم نانە وەرە ماڵی ئێمە لە ماڵی ئێمە بوو بۆ خۆمان ئیتر وەکو خوشک بە یەکۆ ئەژیان تا نەقڵی سلێمانی بووە هەتا ئەمری خوای کرد علاقەمان بەردەوام بوو یعنی تا 6-7 ساڵ لەمەوە پێش ئەو کەسایەتە ناودارانەی کە لە منتیقەی هەڵەبجا بوون هاوژیانی تۆ هاوپۆل بوون کێ بوون زیاترەوانەی کە دیار بوون هەم لە ئافرەتانم لە پیاوان کەسایەتە دیارەکانی هەڵەبجە کەسات پیاوانەوە معلومە بەگزایی هەورامان بوون کەسی دیار ئەگەر ناویان بهێنی کێت ئەفراسیاوبەک کوڕانی ئەفراسیاوبەک 15 بوون داوبەگی هەمەسەیبەکەوە عبابەی لێ شەخانی عبابەی لێ شێخ ڕەشی و شێخ کەریم و ئەمانە هەمووی پیاوی ناوار بوون شێخی حسامەدین خۆی و کوڕی و هەمووی شیعەلادینی بیارە ئەوە زۆر لە جافیش مهمتر بوونەوان ئەویش خۆی و کوڕی و هەمویان هەموو ناوار بوون و هین بوون و ئەی لە سیانزە ماڵەکەی هەڵابجەکێتان لەگەڵ بوو کە دیار بێ لەوانە وەڵاهی من ئیسەر لەم ئاخریە ناویست سیانزە ماڵم ئەبیست لەم ناڵێم ئەوە دەدوازێ ئەنی هەمووی 20 ساڵ نابێ ناوی سیانزە ماڵم ئەبیست کە شت بوون ئەگی ماڵی قێخاو هەمە فەنەجی قێخاو کێ قێخاو ئەمانە ناوە بڵێ ئەمانەش بەڵکۆمانەش هەبوون و هەڵەبجیان ئاوادان کرۆتەوە نەوەکان ماون هەموو جارێ بۆ گاڵتایان و بەخوا ئێمە لە پێشی ئەوەوە هاتووینەتە هەڵەبجە ئێمە ئەوەوتم مبارێکی ئێوە بێ ئەی بۆ ڕۆیشتن کە ئێمە هاتین ئەی تۆ باسی خوێنەواری کرد و مەکتەب ئەو کاتانە لە ساڵانی بێگومان تۆ لە نێوانی سیەکان بۆ چلەکان باسەکەی کۆمەڵە گۆڤار و ڕۆژنامە بە کوردی بە عەرەبی لە عێراقا هەبوون ئایا ئەو ڕۆژنامە و گۆڤارانە گەشتە لای ئێوە خوێندنەوە تۆ خوێنەوارێک کوردیەکان نەگەی هیچ دەنگی گێتی تازە و ژیان و ژیانەوە و ئەمانە هاتن ئیتر من خواخوام و لە جێیە کۆشتێکم دەستکەوێ دانیشم بیخوێنمەوە ئەمەنە عاشقی کوردی بووم و شعر و شانامە و گۆبا ئیتر هەتی تیرۆک و هەموو شتێک هەتا ئیشیراکی گەلاوێژم هەبوو گۆباری گەلاوێژ کە بۆ مەها هەمومانیە لە پەڕەکەی ئەوەڵیۆ
دەستم پێ کرد دامنێنە هەتا گەیشتمە بەرگەکەی ئەخیری ئەمەنەم حەز لێە کرد هەتا 3 ساڵیشم بە تەجدید کراوی هەبوو کەوتە قڕگی شێرەوە دەستم ناکەوێتەوە. بەڵێ ئەمانەی کە هەبوو زیاتر بۆ ئێوە بوون کە بووە بوون یاخود خانەدان بوون یاخود خەڵکی تریش ئەچوو ئەگەشتە دەستیان لە هەڵەبجە خەڵکی ناوداری هەڵەبجە. وەڵا بوون ئەوانیش ئەو ماڵی حاجی حەمەعەلی ئەوە 6 کوڕی بوو هەموو خۆنەوار و ئەمانە و لە ڕێگەی چیوە گەشت بەدەستان کێ بۆ هێنان بۆ هەڵەبجە کێ هێنان مەبەستمەوەی لە ڕێگەی چیوە ئاهات ئەو کاتانەی کە زیاتر سیارەکەم بوو وەسائلی گەیاندن نەبوو یعنی چۆن ئەهاتە گەشتە دەستیەوە لە هەڵەبجە. ئێمە ئۆتۆمبیل هەر وردە وردەیتر خەڵک کە باوکم ئەو ئۆتۆمبیلەی هێنا و خەڵک فێر بوو وردە وردە ئۆتۆمبیلیان هێناییتر خەڵک لۆری ئەهات و هینە هات و بەڵێ تۆ ئێوە تا ساڵانی زیاتر تا ساڵانی چەند لە هەڵەبجامانەوەکو بنە ماڵی خۆتان وەڵا هەتا 59 هەر کەمەدی شوعەکە هەخوا ئەگەی لێیان بێ ئیتر بەگزایە لەبەر ئەوە ئیهانە نەکرێن وردە وردە باریان کرد هاتنە سلێمانی و هاتنە بەغا و لەوێت بەڵام ئێمە ماڵمان لە بەغا هەر بووە هەر لە باوکم بووە بە نائیب ماڵمان لە بەغا بووە و لە هەڵەبجەش ماڵەکەمان هەر بەردەوام بوو یعنی خانوە گەورەکەی کە زمانی باپیرم بووە هەر بەردەوام بووە ئەو خانوە لەوێش هەر ماڵمان بووە لەبەر ئەوە هەر هاتوچۆمان هەر بووە وە نەبێ ئێمە لە دەستی شیوعیش ڕامان نەکردووە وەڵاهی کە شیوعی تۆزێ پاشووی داخدا دانیشتبووم ڕۆژێ یەکدوانێکیان هاتن بۆ لای باوکم لە هاتبووینە سلێمانی بۆ 6 حومانیەک ئەیان و میرم تخوا تەڵەبی عەفو لێەکەین تۆ ئەترسم شتێکمان کردبێتەوە ئەم ماوەیە وتی وەڵی هیچی غەڵەتتان نەکردووە زۆر چاکتان کردووە ڕەنگە ئەو بزانین من پێم ناخۆش بۆ ئێوە کە شیوعی بوون و داوای بەعزێک هینتان کردەوە من بەدڵ لەگەڵتادا بووم ئەمین بن لێتان عاجز نەبووم وەکو کوڕی خۆم سێرزانەکەم دڵخۆشییانەوە هیچ شیوعیەکان بەڵام ئەو کاتانە کە شۆڕشی ساڵی 1950 بێت لە عێراقا بێگومان ئەوەی کە خاوەنی مڵک و زەوی و زارە دەسەڵاتەکەی لەبەر ئەو مەدی شوعیە و بەناوی چاکسازی ئیسلاحی زەراعی و دێن و فەلاحەکان هانەدەن ئایتر ئێوەش وردە وردە دەسەڵات و زەوی و زار و شتەکەتان هەمووی سنووردار نەبوو کە فەلاح بێت بۆ ئەزانی باسی ئەوە بۆ بکەم باسی ئیسلاحی زراعی پێش ئەوەی سەورەی چواردەی تەموز بێ باوکم هەرچی مڵکی بوو لەسەر هەر حەوکڕەکەی تەقسیمی لێکردن ئیتر لەبەر ئەوە بە کۆمەڵ حکوومەت هاوهیجم بە اینجا ئەوە بوو ئیسلاحی زراعی هەمووی هاتۆ سەر 40 دۆنمەکە هەر کوڕێکی 40 دۆنمی بەرکەوت کە ئیسەیش دەسا کوڕ چووە بەلای کوڕ هەموو لە ئەمریکا و ئەوروپا و بەغا و ئەنواعی مەشاکل هاتە ڕوو کوڕ هەر نەچوونەوە بەلای 40 دۆنمەکەەوە ئیسەش وا بە دەستی خەڵکۆ ئەرە وەڵڵا ئەکینا ئەو ئیسلاحی زراعی هەتا بعضێ لە خزمەکەمنان وتبووی وەڵڵا حەمیدەک چاکی کرد پێش ئەوەی ئیسلاحی زراعی ئیعلان بکرێ ئەو ئیسلاحی زراعی خۆی کرد و مەڵکەکانی تەوزیع کرد لە کوڕەکانی بەڵێ بەڵام ئەو کاتانە شوعیەکان یا چەپ و مارکسیەکان بە ناوی ئەوە بە تایبەتی هەڵەبجە شارێکی زیندوو بوو لەو ڕۆوەکە شوعیەکان بۆمە لە سلێمانی چۆن لە سلێمانی لە هەولێر لە کۆیە لە کەرکووک یعنی وەکو خۆیان ئەیانوت شۆڕشێک بوو دژی دەسەڵاتی چینایەتی و داگیرکردنی زەوی و زار و دەرەبەگایەتی بوو ئایا لە منتیقەی هەڵەبجەشە هەمان ئەو شێوازەی وەرگرتە وتیان ئێمە لە بەغا بووین ئەیان و شوعی حەشرەکە بە قسەی بەعزێکیان هەموو نا زۆر دەوری ناشرینیان لەگەڵ یەکدوو بەگزایی جافی هەڵەبجا کردبوو هی ئێمە ناتەبیعی ئێمە باوکیش بوو کوڕەکانیشی هیچمان لە هەڵەبجە نەبووی دوانمان سەلاح و دیاری ڕەحمەتی لە هەڵەبجە بوون ئەوانیش لەگەڵ هەموو تەبەقەیەکە ڕێک یەک ئەمەنە دڵیان نەیەشا لە شیوعی یەک شتی ناشرین بەرامبەر بە ماڵی حامیبەگ نەکرا بەڵام وابزانم زندی ماڵی ئەنۆربەگ شتیان کردبوو وێسا بوون و هینیان کرد ئەنۆربەگی جاف بێردی شەمسەقانی ئەحمەبەک بەڵێ ئەوان بۆ فەرقیان هەبوو لەگەڵ نازانم بۆچی ئەوان زۆر لە ناو بازێکیانە خۆشەویست نەبوون نازانم بۆ خۆ دوو ژنومێردێکی مسەقەفیش بوون و یعنی بەڵێ تۆ ڕابردووی هەڵەبجە بەو شێوەی کە باسیەکەی ئێوە نزیکەی
تاوەکو بڵێ نزیگەی شۆڕشی پێشی شۆڕشی 4 تەمووزی 1950 لەوێ بوون. ڕابردووی جارانی هەڵەبجە و ئێستای هەڵەبجە چۆن یەتە بەرچاوی کە ئەیبیسیت یا ئەیبینی لە شاشەی تەلەڤیزۆن؟ ناشکر هیچی نەماوە شکر ئەو وەختە خۆش بوو ئێمە لە هەڵەبجە بووین هەتا 57 و تا پێش ئەوەی 58 سەورەی ناموبارەک بێ ئیتر زۆر ئێمە لە خۆشییا و سەیران و لەبەر ئەوەی ئێوە دەسەڵاتتان بوو خۆش بوو یا لەبەرەوەی هەر هەڵەبجە خۆی بۆ خۆی ناوچەیەکی خۆش بوو؟ هەڵەبجە خۆش بوو پڕی بوو لە سەیرانگا و هەر لە عەبابەی لێ هەتاوەکو باخی میر تا گوڵانی شێخ مۆمن تا کوێ نازانم ئێمە بیارە و تەوێڵە و شنروێ و هەر خەریکی سەیران و گەڕان و ئیتر کە سەورە بوو بە بێدەنگ وازمان لە هەموو شتێ هێنا زانیمان کەوە شیوعی ئەگەڕێ زڵدی دەرە ئێمە دەرەبەگ نەبووین چونکە بەگزاوی جاب دەرەبەگ نییە کورد دەرەبەگ نییە کورد مەعنا دەرەبەگ نییە. زۆر جار مێژوو نووسەکان کەلیمەی دەرەبەگ لە ناو نووسینەوەی مێژووە بەکەن جیاوازی نێوان بەگ و دەرەبەگ چی بوو؟ ئێوە چۆن خۆتان لەوان جیا کردەوە؟ هەر ئەگەر مڵک و ماڵێکی زۆری خەڵکی لەدەسا بێت بۆ خۆی ئەوە خەڵک پێینە ئەو دەرەبەگ یاخود جیاواز بوو؟ جیاواز بوو ئیسا ئەو عەدەدە مڵکەی کە لە مەنتیقەی سلێمانی و کوردستانی ئێمە هەبوو هیچ کە هەتا شێخ مەحموود بابە عەلیش دەرەبەگ نەبوون ئەقتاع نەبوون بە عەرەبیەکەی ئەقتاع شێخانی جنوب بوون ساحب مڵکەکانی جنوب ئەوانە ئەقتاع بوون مڵک و ماڵی دنیایان ئەخوارد و فەلاحیانە کرد و هەرچی پێی بڵێ خێر و بێرە نەیان بوو بەڵام بەگزایی ئێمە دەرەبەگ نەبوون خۆخوا شیوعیەکان خۆیان لە ئاخریایان وت بەگزاوت چونکە ئەگەر با ئێمە قسەیەکیش بکەین لێرەدا ئەگەر بێت و لە هەڵەبجا شێوازی ئەقتاعیە ئەو شێوازی زەوی و زار و تاپ و دەسەڵاتی کە ئێوە هەتان بوو ئەمە بوونینەوەێ شوعی بۆ دێت لەوێ دروسە بێت لەناو هەڵەبجا بۆ شۆڕشەکە ئەقلیەتیان وا بوو بۆچی ئەوان هەیەەوە ئێمە بۆ نیمانایانوت ئەوە بازێک لە نەخۆنەوارە مناڵەکانە کە تازە پێگەی بوون ئەگینا ئەوانەیە کە باش زیرەک بوونەوە بە پەنجەی دەست ئەشبێران و هەموو ڕەفیقشمان بوون ئەوانە هیچیان نەیەوت. بەڵێ بەڵام من ماوەی بەرنامەکەم زۆری نەماوەتم زانم تۆ لە سەروبەندی ئەم پرسیارانەی من لەم بەرنمەیە لە تۆم کرد چی هەستێکی لا دروست و چی قسەیەکەیە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام؟ وەڵا چی بڵێم هەست ئەو پرسیارانەی ئەو قسانەی باسمان کرد لە مێژووی ئاوەدانکردنەوەی هەڵەبجە و مێژووی بنەماڵەکەی ئێوە دەسەڵاتەکان و پەیوەندیتان لەگەڵ خەڵکی ترە بە شوێنی ترەوە لەگەڵ ئینگلیز لەگەڵ حکوومەتی عێراقی لەسەر و هەموو ئەمانەوە هیچ شتێکت لا دروست نەبوو؟ هیچم جا بەڵام ئەوەش بزانن وەسمان پاشا و عادیلەکان حکوومەتێک بوون لە هەڵەبجە حکوومەتی تەواو ئەو دوانە بوون هەرچی هەڵەبجە تۆ ڕەنگە کامتان عەبابەی لێین بزانن هەموو وەکو مۆزەف لە ماڵی پاشا بوون هەمووی کار بەدەست بوون هەموو ماڵ و عەلاقە و ژن و خانوویان وەرگرتبوو یا مناڵیان بۆ بەخێوەگری یعنی ئەوان هەموو مەربوط بوون بە ماڵی پاشا حکوومەتێ بوون لە هەڵەبجە ئەرە وەڵڵا. بەڵێ من هەرچەند وتم دوا پرسیاری هینی بەرنامەکەمە بەڵام ئێوە سەردەمێ دەسەڵات و کۆشک و سەرا وەکو خۆتەڵی خەڵکەکە لە بەردەم ماڵ و لە زۆر جار کە ئەژووترا لە دەربار و هینی دەسەڵاتدارەکانە بوون ئەو بەراوردەی ئەو کاتانەی هەڵەبجە و ئێستا کە ئەم دەسەڵاتانەتان نەما و ئاوا بۆ کۆتاییاتوە چۆنەی بینیت ئەمە؟ ئاخر کوا بەگزارە نەما لە هەڵەبجە ئێمەش من 5 ساڵیشە هەڵەبجەم بە دوو چاو نەدیوە کەسیشمان نەماوە ئێمە نە باوکم نە حەوبرام بە شەرمان نەماوە نەزاواکانیشمان لەبەرەوە هەڵەبجە نابینین. ئاگامان لێ نییە خەڵکی ئیسە چۆنەژی و چین و چینین. بەڵێ تۆ ئێستا لە دوای خۆتەوە هیچ پرۆژەیەک دروست کردووە بۆ ئەوەی کە بۆ خۆت بمێنێتەوە؟ هەر ئەو مزگەوتە. لەکوێیە مزگەوتە؟ وا لە زەڕایەن. بە ناوی خۆتەوەیە؟ بە ناوی خۆمەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەهێخانی کچی حامی بەگی جاف سپاس بۆ ئامادەبوونت لەم دیدارەی کەناڵی ئاسمانی پەیام ئێمە خۆشحاڵ بووین بەم دیدارە لەگەڵ بەڕێزی سازماندا. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێواتمە کۆتایی دیداری تایبەتی ئەم جارە تا دیدارێکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.